سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان بێت کاک بەختیار دیارە لە چوارچێوەیە و چالاکیانەی کە لە ڕابردوودا لە ماوەی 3 ساڵ و وردەیەکی زیاتر لە ڕابردوو لە وەزارەتی کشتوکاڵ کە هەی بووە دیالە بەشێک لە کەناڵەکان هاوکاریەکی باشی وەزارەتی کشتوکاڵیان کردووە بە تایبەتی لە نێوانیاندا کەناڵی ئاسمانی پەیام بووە ئێستا ستافی وەزارەت کە خودی وەزیری کشتوکاڵ لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی بەڕێوەبەری فەخری گشتی کشتوکاڵ و هاتە بەڕێوەبەری پێشووی کشتوکاڵی سلێمانی کە ئێستا هێشتا هەر پلەی بەڕێوەبەری گشتی فەخری هەیە لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئێستەی کشتوکاڵی سلێمانی و لەگەڵ بەڕێوەبەری گشتی دارستانە لەگەڵ خودی وەزیرە سەردانی کەناڵی پەیامیان کردو یانەوەی خەڵاتێکی ڕێزلێنان بەخشنە تۆڕی میدیایی کۆمەڵ و بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لەوەی کە لە ماوەی ڕابردوودا هاوکاریەکی باشی وەزارەتی کشتوکاڵیان کردووە لەوەی کە چالاکیەکانی وەزارەتیان گواستووەتەوە ڕێنمایی پێویستیان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ داوەتە جوتیارە دیارە من ئێستا ئەمەوێ وێنەی هاتنی شاندی وەزارەتان پێشان بدەم هەروەها خەڵاتی کە پێشکەشی کەناڵی ئاسمانی پەیامی دەکەن لەلایەن وەزارەتەوە دەدرێتە بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و هەروەها بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ فاروق عەلیە کە خەڵاتەکە وەردەگرێت لەلایەن وەزیری کشتوکاڵەوە و دوای پێشکەشکردنی خەڵاتەکەش من ئەمەوێ قسە لەگەڵ هەردوو بەڕێزا بکەم بزانم ئامانج لەو خەڵاتە چی هەیە و ئایا تەنسیقی نێوانەم دوولایەنە لە وەزارەتی کشتوکاڵ لەگەڵ تۆڕی میدیایی کۆمەڵا چۆن و ئایا ئەم خەڵاتە تەنها کەناڵی ئاسمانی پەیامە یاخود کەناڵەکانی تر دەگرێتەوە کاک عەبدولستار سڵاو لەبێ سپاس دەکەم چۆن بوو کەم خەڵاتتان داوەتە کەناڵی ئاسمانی پەیام وایە ئەمە کەناڵی تریش دەگرێتەوە یان تەنها کەناڵی ئاسمانی پەیام بەناوی خی بەخشندەی میهرەبان بێگومان ئێمە وەزارەتی کشتوکاڵ سەرچاوەکانی ئاو لە قۆناغی ڕابردوودا کە بە تایبەتی 2014 15 و 2016 قۆناغی سەخت بوو بۆ ئێمە ومێ دەکەم کە 2017 ئەندازەیەک گۆڕانکاری ببێ بەباری بەڕوو لە باشتربوون و چاکتربوون کە تەمان ئەو کەناڵانەی کە لەو قۆناغە سەختانەدا لە هەموو ڕۆکانەوە هاوکارمان بوون ئێمە لە بەرچاومانە وەکو وەزارەت و پێی دەزانین وێشە لەو کەناڵانە کەناڵی ئاسمانی پەیام بووە کە بۆ ڕووماڵکردنی کار و چالاشەکانمان بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایەکانمان و بۆ گەیاندنی ئەو بابەت و ڕێنمایانە کە پێویست بە بەجوتیاران بە بەرهەمێنی کشتوکاڵی بە هاوڵاتیان بگە ینی درێغیان نەکردووە و بە هەم تەمان دیارە کە باسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم وەک تۆڕی میدیایی بەگشتی کە هاوکار بوونوە پەیامنێرەکانیان و ستافی بەڕێوەبردننی کەناڵی ئاسمانی پەیام ئێمە حەقەن وەکو ڕێزێک وەکو تەقدیرێک وەکو سوپاس پێزانێک خۆمان بە باسمان زانی کە وەکو ستافی وەزارەت بین لێرە لە لای خۆیان تەمان سوپاسیان بکەین و تەقدیریان بکەین و بەو ماندووبوون و زەحمەتێک کە لە قۆناغی ڕابردوودا لەگەڵ ئێمە بینیویانە پێی بزانین ئەمە هەر تەنها کەناڵی ئاسمانی پەیام ناگرێتەوە هەر کەناڵێک کە ئێمە تەخمین و تەقدیرمان لەلایە کە لە قۆناغی ڕابردوودا هاوکارمان بووە و پشتگیر بووە و زۆر ئاساییە کە ڕەخنەشی لێگرت بین زۆر ئاساییە کە هەندێک هەواڵ لەوانەیە جارێ دڵنیابین 100% کە ناڕاستیشە بڵاوی کردوێتەوە لەگەڵ ئەمەشدا کە بەڵام هاوکار بوو بێ و پشتگیر بوو بێ و ئەندازەیەکی باش لە کار و چالەشەکانی ئێمە لەوەی کە بەمە پێویستمان زانیوە کە خەڵک بیزانێ بەتایبەت بۆ دروستکردنی ڕایەکی گشتی لەسەر کشتوکاڵ لە هەرێمی کوردستان کە بکرێ بە سێکتەری یەکەم بۆ بژاندنەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردوودا ئەندازەیەکی باش پەرامۆش کراوە ئێمە تەقدیریان دەکەین و لە نزیکەوە دەچین سوپاس پێزانین پێ ئاراستە دەکەین. بسم لای بەڕێوەبەری گشتی بۆیەکەم جارێک دەستانە بڵێن لە ناوەندی کەوان جارە کەناڵی بەڕازاندن بەباسی ماڵای بێتماری خاص دانی داهێنانێکی باشیشە بەنابەر وەزارەتەکان لە سیاوە سوودی کەناڵەکانی بەڕازاندن ئەمە لە باسییا و تۆڕی میدیایی کۆمەڵ کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەوەی کە کردومانەوە ئەنجاممان داوە کار و کردەوەی وەزارەتی کشتوکاڵە نە قسەیان بێگومان ئەگەر وەزارەتی کشتوکاڵ الله سامح الله
بێتوانە وایە ناکارا وایە هاوڵاتیان گریان لێ بکردایە ئێمە ئەوەشمان لە گواستەوە بەبێەوەی کە چاپۆشی بکەین لە هەڵی کەموکورتێ بەڵام ئەوەی کە چی ئێمە بینمانە کەناڵەکانی ڕاگەیاندە بۆ چه هاوڵاتیان دەیبین ئێستا وەزارەتی پشتکار وەزارەتی کارایە و ئەوەی وازراوەتەوە حقیقەتی ڕووداوەکان بۆ چ بەتایبەتی ئێمە بۆ کەناڵی ئاسمانی پێیان دروشمەکەمان ڕاستی و ڕاشکاریە ئەوەی کە بینیمانە ڕازگۆ بووین لە گواستنەوەی ڕووداوەکانە و ئەوەی کە داومانە ببینە ئەو حقیقەتەیە کە لە وەزارەتی پشتکار هەیە بێگومان تیمی وەزارەتی پشتکار ئێستا تیمێکی کاران و بەشێک لەوەی کە چالاکیەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن دەیبین و دەیگوازنەوە ئەوەتانێک کە بۆ خۆیان هەن بوونی وەزیر بۆ کارێن نییە بە تەنها وا لە ئێمە بکاکە تەنها چالاکیەکانی ئەو گوازینەوە ئێمە بەردەوام کارمان بووە بە کاری باشی خەڵکی و تومانە باشە و بە خراپەکانیشی ڕەخنەمان گرتووە بەڵام ئێستا وەزارەتی پشتکار لەگەڵەوەی کە بەدەرنێ لە کەموکورتی بەڵام ئەوەی کە هەیە و حەقیقەتە کە دەتوانن بڵێن کەموکورتیەکانیش لەوانەیە بەدەرنێ لە توانای ئەمان و پەیوەست نەبێ بەمانەوە بەڵام ئێمە زۆر بە شێوەیەکی ڕازگۆیانەوە چالاکیەکانیان گواستووەتەوە ئەوە شۆکارەکەیە کە فعلاً وەزارەتی پشتکار ئێستا بیرۆ بکاتەوە سوپاسی کەناڵی ئاسمانی پێیان کە بێگومان ئێمە تا ئەوان هەر وەزارەتی شکاری باش بکە ئێمە کار باشەکانیان دەگوازینەوە بەخوانە پاسەگەر هەر وەزارەتی کەموکورتی هەبێ لە کردەوەکانیانە بێگومان ئێمە دەست بەسەر کەموکورتی نوقسانەکانیش داخەین. تەنسیقتان لە وەزارەتەکانی ترا چۆن هەیە؟ ئایا ئەمە ئەبێتە هۆکاربووی کە تەنسیقتان لە وەزارەتی پشتکاڵە باشبووی کە توانیتان زیاتر هاوکاریان بێگومان بەداخەوە هێشتا بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە یاسای دەستخستنی زانیاریەکان هەیە هێشتا دەرگا بەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن ناکەنەوە کە زانیاریەکانی خۆیانیان پێبکەن کە تەنانەت بەشێک لە چالاکیەکانیان بەداخەوە هەندێک لە وەزارەتەکان چالاکیەکانیان تەنها ئاگاداری هەندێک لە کەناڵەکانی سەر بە خۆیان دەکەن کە بۆ خۆشیان زەرەر ئەگەرنا کاتی کە وەزارەتێک کارێکی باش دەکات تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن لەوێ حزوریان هەبێ تەواوی کارەکانت هەوڵەتیان دەیبین و ئاگیان لێدێت بەڵام هێشتا بەداخەوە زۆربەی وەزارەتەکان حیزبیانە بیر دەکەنەوە دەبینی لە کاتی سەردانەکانیانە چالاکیەکانیانە تەنها کەناڵێک کە لە خۆیانەوە نزیک ئاگاداریانەکەن و کەناڵەکانی کە بێبەش دەکەنەوە زانیاریانی کە پیان بدەن دیارە لە بەرامبەری ئەمەشە ئەوەنە کە خۆیان زەرەر دەکەن زەرەر لە کەناڵەکانی ڕاگەیاندن نادەن چونکە کەناڵەکانی ڕاگەیاندن زانیاریەکان هەر دەست دەخەن دەیگوازنەوە بەڵام هەندێک جار لەوانەیە هەڵەی تێ بکەوێت بۆ چونکە زانیاریەکان لە دەستی دووەمەوە دەستیان دەکەوێت بەڵام ئەگەر ڕاستەوخۆ لە وەزارەتەکانەوە بێت بۆ خۆیان قازانجێت پێشەوەی کە بۆ کەناڵەکەی ڕاگەیاندن قازانجێت. زۆر سپاس. دەست خۆش بێت دەمەوێت کاری وەختیارێکی لە ڕێگەری پشتەکان بدوێنم بزانم تا چەندە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندرەوە وشیارەیەکی باش بە زووتیاران گەیشتووە یان توانراوە وشیارەیەکی باش دەستگەێنرێت جماری بەڕێگەر بێتەوە سپاس دەکەم. ئەمە پرسیارە لێ بکەم تا چەندە کەناڵەکان یا پەیان توانیوێتی ئەنتەنسیەتەی کە لە نێوان وەزارەت و کەناڵەکاندا هەیە ببێت وشیارەیەکی باش بۆ خەڵک. بەڵام گشتی کەناڵەکان کەناڵی میدیاکانی ئەو تەلەڤیزۆنەوە ڕادیۆکانەوە ئەو پێویستێکی حتمیە بۆ ئێمە بۆ هەموو وەزارەتەکانی تریش چکە ئێستا جیهانی زیاتر خەڵک ئەزیزەکانی ڕاگەیاندن لە ماڵەکانە هەیە تەنانەت گرفانمانە هەیە لە هەموو شوێنەکانەوە خەڵکیش ئێستا وای هاتووە داوای زاگەریەکە بۆیە پێم وابێ کەناڵی پەیامێکێکە لەو کەناڵانەی کە توانیوێتی ڕاستەکانی ئێمە بە خەڵک بگەێنێ ئەو کار و چالاکیەکانمان بۆ مایەکانە بۆ جوتیاران بۆ هاوڵاتیان بۆ تەواوی دامەزگاکانی حکوومەتیش لە هەمان کاتە کەناڵی پەیام ئەو پەیامەی کە لە 2 ساڵی ڕابردووە کە بەناگامی بێ کەم تەخمینی نەکردو بەڕاستی چێ کاتێککە داوامان کردبێت لە کات و ساتی خۆیان ئامادە بووە هەندێک جاریش بگرە خۆیان هاتوونەکە لامان داوای زانیاریان کردووە زانیارەکانی مەچیمان پێداون وەکو خورماویان کردووە گەر ڕخنەشیان هەبوو بێ بەڕاستی ڕخنەکانیشان هەمان کاتە ڕڵاو کردوێتەوە. کار دیارە ئەمە ئاماژە بۆ بکەم کە پەیام لە ڕابردووی ئەتوانیوێتی ببێتە پەیوەندیەکی باش یان پردێکی باش بۆ پەیوەندی لە نێوان وەزارەتی پشتوکاڵ و هەروەها لە نێوان جوتیاراندا بۆی کە و معاناتی کە جوتیاران هەیەە بەتایبەتی لە 3 ساڵی ڕابردوودا بە ئاسانتر توانیوێتی بگەێنێتە وەزارەت. ئەمنێرمان جەلال محەممەد سوپاس بۆ تۆ بۆ میوانەکانیشت.